وەختتان وەخێر. زەرورەتە ئەم لایڤە پەیامێک بوو لەلایەنە ئاخێزە کوردانەوە بۆ ڕەوتە بەرهەڵەستیە ناوە یەکێتیە نیشتمانیە کوردستان. سەرەتا من شەرحێکە دەم لەوەی کە ئێمە وتمان مەلا بەختیار تحتە حمایەتە تام و تەمامە ئاخێزە کوردانە. دەلایل خۆم ئێرایە کەم لەبەر ئەوەی کە وبەر نەزەرە ئێوەیش بکەوێ و بتوانێت لە هاو نەزەریە ڕێگەیەک بدۆزێتەوە. بە باوەڕ ئاخێزە کوردان مەلا بەختیار تەنیا هەیکەلێکە کە لە هەرێمە کوردستانەوە ئەتوانێت لە ناو یەکێتی نیشتمانی بێ کەمترین خەسار گۆڕانکاری بنیادین دروست بکات کە ببێ بەهۆی خەیرە گشتیە خەڵکە کوردستان و لە هەمان کات دەرهاتنە لە چەقبەستوویە سیاسی. و ئەمە ئاخرین دەرفەتە کە بە ڕێگەیەکی ئاشتی خوازانە سیاسیانە بە بەشداریدانە خەڵک کەڵکی لێ وەربگیرێت. بزانن مەلا بەختیار فەرق و جیاوازیەکەی ئەوەسە کە مێژوویەکی سیاسی لەگەڵ خۆیان تێرێت کە ئەتوانێت لەم کارکتەرە بۆ یەکەم جار لە مێژووی کووردا ڕەهبەرێکی ئستراتیژیک دروست کات. یعنی ئێمەمانانێک کە واینە ناوە سیاسەتا هەڵی ئەبژێرین ڕەهبەرێک کە بتوانێت قۆناغێک لە تاریخ بواتە بەرەو. بۆ ئەوە من سێ چوار نەقڵە قەوڵە تاریخی ئەکەم تا متوەجه بوون کە بڕیار ئێمە لە پشتە چی وەتێتە دەرەوە. مەلا بەختیارەکەوێتە نەغدە وەڕەخنەیە دەورانە دروستبوونە یەکێتیە نیشتمانی. ئەژێت ئێمە پاش ئاشبەتاڵ کۆمەڵەیە مارکسیست لێنینیستی ماوئیستیمان دروست کرد. شەید ئارام بوو، مەلا بەختیار بوو، سالار عەزیز بوو، ئازاد هەورامی بوو و باسە کات کە سەرکردایەتی ئەمەی کە پێژن یەکێتی و مشەخەسەن کاک نەوشیروان و مەرحومە جەلالە تاڵەبانی لە دەرەوەی وڵات بوون. باسە کات کە ئیدەوە بیرە یەکێتیە نیشتمانی بیرە نیمچەبەرە بوو. بەرە یا جبهە یعنی تەکەسر و تەنەوعێک لە بیرروڕای سیاسی جۆرا و جۆر کە ئەتوانێ ئەکسەریەتە کۆمەلگا لەبەر بگرێ. بۆیە بەرە یا جبهە یا یەکێتی حیزب نییە. ئەما ئەم حرەکەتە بە ئینحرافە چێت و بە ئینحلالە کۆمەڵەیە مارکسی لێنینی ماوئیستی لەلایەنە کاک نەوشیروانەوە یەکێتی نیشتمانی بە وەزعیەتە نادیار ئەمێنێتەوە تا قۆناغە ڕاپەڕینە کوردستانە عێراق. ئیشان هەڵەگەڕێتەوە و ئێژێت من باوەڕم بە یەکێتی ڕاستەقینە هەست. یەکێتی ڕاستەقینەیە کە فرەمینبەر بێت و لەسەر ئازادی و سۆسیالیزم بوێسێت. ئەم خەون و ڕۆیای مەلا بەختیارە منە خاتە بیرە یەکێک لە ڕەهبەرانە گەورەیە ئەمریکای شمالی بە ناوە مارتین لوتەر کینگ. 28 ئوتە شەستەکان پێم وابێ یا 63 بوو یا 68. مارتین لوتەر کینگ لە ڕێپێوانێکی گەورە کە ئەو وەختە مۆبایل نەبوو، سۆشیال میدیا نەبوو، لە سەراسەرە ئەمریکا کەسانێک لە دەوری کۆبوونەوە کە سوخەنڕانیەک لە مارتین لوتەر کینگ بشنەون بە ناوە I have a dream. من خەونێکم هەست. ئەوانەی کە هاتەبوون بە هەزاران کیلومتر دوورتر ئەکسەرەن سپی پێست بوون، ڕەشپێست نەبوون. بەڵام ئەوەی هاوردە بوونی ئەوە بوو کە ئەمانە خەونە مشتەرکیان بوو. هاتبوون خەونەکەی خۆیان لە زارە مارتین لوتەر کینگ ببیسن. مارتین لوتەر کینگ نەیوت I have a plan. نەیوت من پیلانێکم هەست، نەقشەیەکم هەست، پرۆژەیەکم هەست. وەکو ئەم قسە بروکراتیکانەی تەکنۆکراتیانەی وا ئیمڕۆ بوو گەسۆ مۆد بەناوە پرۆژە و بەناوە
نەقشە. ئاغای مەلا بەختیار لە تەمەنە خۆیە و لە تەمەنە 70 ساڵگیە هەنووز کە هەنووزە خەونێکی هەست و ئەو خەونە ئەبێتە هەوێنە تەکەسورێک کە بە کۆمەلگای کوردی ئەیدات و دەرهاوردنە ئەم کۆمەلگا بە بەشداریدانە عمومە خەڵکە کوردستان تشکیلاتە جۆرا و جۆرا لەژێر چەترێ کە هەوێنە ئەم چەترە ڕەهبەرایەتیەکی استراتیژیکە کە ئەتوانێت ئەم چەسپە ممکن بکات و ئەم چەترە ممکن بکات. ئەمە ڕۆیایەکی گەورەس، خەونێکی گەورەس و ئەبێت لەلایەنە ئاحادە مردم و پاڵپشتی بکرێ. هیچ هێز و جریانێک کە ئاڵتەرناتیڤە دەرهاتنە لە چەق بەستوویە ئەمڕۆ بێت ئەگەر دەست بوات بۆ ئەوەی کە کێشە موچەیە لە هەرێمە کوردستان، کێشە نەبوونە خەدەماتە کۆمەڵایەتی و ئاو و کارەبا و سەحەیە، درۆیەکی گەورە ئەکا و شەڕلەتەنیزم ئەکا کە ئێژێ ئەتوانێ حەلیکا. چۆن حەلی ئەەکەی؟ تۆ کێشەی موچە چۆن هەلەکەی؟ ئەڕۆیتە بەغا فرەسواڵەکەی. فرەسواڵکەرە خاسێکی کێشەی موچە، کێشەی خەدەمات، کێشەیە هەلەکار بە دەخاڵەتدانە ئەکسەریەتە خەڵکە کۆمەلگا لە ئیدارەدانە کۆمەلگا ممکنە. ئەوەی ئەمڕۆ کێشەیە لە هەرێمە کوردستان قرتاندنە خەڵکە، بەشداری نەدانە خەڵکە، بەشداری نەدانە ئاحادە خەڵکە سلێمانیە، نە ئەوەی کە تۆ بڕۆی موچەخوەر و مچەخوەر و مشەخوەر و بۆ $100 خەڵک مستەخدم کەرە بەناو و پێشمەرگە دروستکەی. خەڵکە کۆمەلگایە کوردەواریە ئێمە لە کفری و کەلار و خانەقین گرتگە تا دهۆک و زاخۆ تا شارە پێشڕەوە سلێمانی ئێشە بزانن لە چوارچێوەی تەشەککولگەر و ڕێکخراوەگە لە جۆرا و جۆرا مەجالە بود و نمود و دەرخستنە خۆیان هەست. خەونە مەلا بەختیار ئەمە ممکن ئەکات. ئەم خەونە مەلا بەختیارە ڕێگەی خەیری واتیە بۆ خاتری ئەوەی گۆڕانکاری لە ئیدارەدانە دەسەڵاتە سیاسی لە زۆنە سەوزە ئەبێتە هەوێنە گۆڕانکاریەکی بنەڕەتی کە زۆنە زەردیش ئەخاتە ژێرە تەئسیر. بربەرەکانیە نێوە بنەماڵەیە بارزانی، دژایەتیەکە لە نێوانی یەکتری هەسیان، قەیرانێک کە دروسیان کردگە لە ئیدارەدانە بەهۆیە ئەم کێشانە لە شێوەیە ئیدارەدانێکی ترا کە خەڵکە کوردی بە جوملەواتیە ئەبێتە هەوێنە گۆڕانکاریە دەرونی لە ناوە ئەوانیشە. ئەمە ئاقلانەترین هەڵوێست، ژیرانەترین هەڵوێستە، ناڕەزایەتیە خەڵکی، پاڵپشتیکردنە کۆمەڵێ نووسەر و ڕووناکبیر. ئەمانە بە تەنهایی کەرەستەیە بالفعلن بالقووە نیەن، حتا عیدەیەک ئینسانی بەمەبەستەوە نێنە پێشەوە هیچ کام لەمانە لەسەر مێزە سیاسی نەخت و ناکرێت و نابێ بە کەش. بۆیە ئێمە لە بڕیارێک کە دامان معتەقد بووین کە ئێشێ یەک جار بۆ هەمیشە کارێک بکرێ لەم سەرزەمینە، کردەوەیەک بکرێ لەم سەرزەمینە کە بێتە جێگەی حەسرەتە ئەوانەی دەوروبەر و جەهان. بزانن ئەوانەی وانە ناوە یەکێتیە نیشتمانیە و پێیان وایە کە کێشەی دەروون حیزبیە لە کاتێکا کە ئەمانە ئیدارە دەرە زۆنە سەوزن و بەر نەفرەتە خەڵکی کەوتکن کە ئێژی یەکێتیت. خەڵک بەڕاو ڕوودکەر و دز و جەردە و جنایەتکار و ئامەڵە دەوڵەتانە منتەقەت ئەزانێت، بەڵام کاورایش کە یەکێتی بووگە کەسی کوژیاگە باوکشی برای کەسوکاری خۆی بە کەژوکێەوە بووگە برسی بووگە هەرچی بووگە بەشی ئەویتی ئانەوگە ئیستە لە چۆنیەتی هەڵس و کەوتە خەڵکە لە کارنامەیە خۆیە بووگە سۆ هەوێنە ئەوەی کە وەکو دوژمن لە یەکتری ئەنوارن. تحقق پێدانە بە خەونە مەلا بەختیار ئەبێتە هۆی ماناکردنەوەیە ڕەنجەکانە ئەوانەی کە ئەمڕۆ یەکێتین، ئەم یەکێتیەی و ئەم کارنامە قێزەونەی دروست کردەکە. بەڵام دوو چەمکە یەکێتی وە نیشتمانی کە
پراکتیزەکردن واقعی و حەقیقیەکەی ئەبێتە هۆی تەکەسر، ئەبێتە هۆی ئازادی، ئەبێتە هۆی بەشداریکردن، مەجالیش بۆ ئەوان ئەکاتەوە تا بتوانن ڕەنجە یەکێتی بوون و کۆنیان بە هەموو هەڵەکانیانەوە مرتەفەعکەن، سواری بوون و بیقۆزنەوە. ئەگەر ئێوەمانان نمونەی ئەفریقای جنوبی کۆنگرەی ئەفریقا بە نمونە تێرنەوە، ئێشی ئێمە بووین بە نمونە لە دنیا کە ئەتوانین زامەکانە خۆمان بلێسینەوە، مەڵهەمی لەسەردانین، ڕابردووی خۆمان قبولکەین، مێژووەکە تاڵ کێشکەین، بەڵام بتوانین هەنگاو بەرەو پێش بنین، بەڵام بتوانین بەر بە یەککوشتن و بەر بە جنایەت و بەر بە خوێنڕێژیش بگرین. بالاخره ئێمە هەم ئەزمونە ئیدارەدانمان هەست، هەم ئەزمونە 100 ساڵ شۆڕشکردن و مبارزەکردنمان هەست. ئەبێ لەم کارە ببووین بە ئۆساکار، ئەبێ لە حوزەی سیاسەتا حب و بوغز بێنینە لاوە، ئەبێ لە جێگەیەکا بڕوامان بە خۆمان هەبێ کە توانین لەسەر ئیدەکانمان کارکەین. کانت ئێژێت ئەوانەی ساحەی سیاسی دوو بەشن، بەشێکیان بازیگەرن، کردە ئەکەن، عەمەڵ ئەکەن، بەشێکیان تەماشا ئەکەن. سعدی ئێژێ کەرەمداران عالەم را درەم نیست، درەمداران عالەم را کەرەم نیست. ئەوانەی کە درهەمیان هەست کەرەمیان نییە، ئەوانەی کە پارەیان نییە کەرەمیان هەست. و کوردیەکەی خۆمان لەوێ ئاو هەزگەڵ نییە، لەوێ گڵ هەز ئاو نییە. ئەوانەی وا کردە ئەکەن نەزەریان نییە، ئەوانەی وا نەزەریان هەست کردەیان نییە. کەواتە ئێمە بوو یەکەم جار لە مێژووە سابەتی ئەەکەین هەم بکەرین هەم نەزەرمان هەست. حوزەیە سیاسەت حوزەیە ئەقڵە، ئیدەیە سیاسیە، حوزەیە ئیماژ و دەنگ و سوورە نییە. سنتزۆ ئێژێت تووککەندنە کەروێشکە پاییزە نیشانەی زۆر نییە، لەبەرەوەی لە پاییزە کەروێش خۆی تووکەداتەوە. چاوپێکەوتنە خۆر و مانگ تێژبینی نییە، لەبەرەوەی زۆر گەورن دیارن. بیستنە دەنگە هەورە تریشقە، شنەوایی باش نییە. ئێمەمانان ئێشێ بتوانین گۆڕانکاریە بنیادین دروستکەین بێ ئەوەی کە ماتەڵوین شتێ لە بەرچاومانوێ ئەمەمانە پێپیشان بدات. گۆڕانکاری ممکنە، بابوونە ئێوەمانان. من تکرار یەکەم و بێ ڕەحبەریەتە ئستراتژیک کە بتوانێ ببێتە هەوێنە گۆڕانکاریە بنیادین، ئەم کارە ممکن نابێ. گوێ بە دەستگاهای تەبلیغاتیە یەکێتی مەدەن، ئەوەی کە یەکێتیە نامەشروعەکەی دوای کۆنگری 5 ئاغایە باوەڵە تاڵەبانی ئەدەبیات جەنگ بە تۆ ئێژێت کەسێک کە شەڕ دەست پێیەکا پاشان بە شوێنە سەرکەوتن ئەگەڕێت دۆڕاوە. شەڕ زەمانێ بکە کە سەرکەوتنم مسۆگەر کردوێ، تۆ لە هیچ حوزەیەکە سەرکەوتنم مسۆگەر نەکردە، شەڕەکە ئەکەی پاشان بە شوێنە سەرکەوتن ئەگەڕی. وەرگرتنەوەی ماشین لە سالار عەزیز و فەرەیدون عەبدولقادر نە لەبەر خاترێوەسە تۆ پێویستت بە سەیارەی کۆنە 2005 یا تۆ زۆر چنووکی، نە لەبەر خاترێەوەی کە ئێمە بێن بێژین وای تۆ چه ئینسانە چەپەڵێکی لە پیرەمەردێک سیارەیە وەرەگریتەوە. تۆ غەڵەتێکە کرد بەرامبەر بە مەلا بەختیار، پاشان هاتی وتت چاودێر دەستگاهە یەکێتیە، دەستگاهی یەکێتیە، من دژایەتیم لەگەڵ مەلا بەختیار نییە. بۆیە مەجبور ئەوی ئەها ئینسانێ بە ناشی قەتڵێگەکە 4 قەتڵی تریش ئەکا لەبەرەوەی شوێن دەسە خۆی گمکە، لەبەرەوەی ئەم قەتڵانە ڕەبتیان بە یەکترینەوێ 4 ئینسانی بێگوناحی تریژە پێکێ. تۆ چووگی 4 ماشینی قڕازە گرتگە سۆ لەبەر خاتری ئەوەی کە بێژی تۆ بەڕاستی مڵکە حیزبی خەریکی ئەبێتەوە. ئیدارەدان ئەم سەرزەمینە وا نابێت. کڵاپسکردن و چەقبەستویی بەردەوام نابێت. نەفرەت لە یەکترکردن و حب و بوغز بەکارهێنان ناشێتە بەرەو. کاکە گیان تۆ ئینسانە تێگەیشت و ئینسانە بە بیرێکی فەرموو. کارنامەی عەمەلیە ئێوە دەرکەوت،
ئێوە تەوانە تەشخیص ئەوتانە نەبوو کە کێشەیە کوردەواری کێشەیە بەشداری نەدانە ئاهادە خەڵکە لە ئیدارەدانە خۆیە تا خەڵک مەسئولە کەمبوودەکانە خۆی گەشەیە خۆی و سەرکەوتنە خۆی وێت. ئەمە بە ئەو چەمکە جادوویە یەکێتی و نیشتمانی ئەوەی کە لە خەونە مەلا بەختیارە قەرارە متحقق بێت ئیمکان پەزیرە، نە بە شێوەیە ئارمانیەکەی بەڵام بەو شێوەیەی کە نزیکە لە ئارمان ئەوێتەوە. ئەگەر ئێمە کارێ لە دەستمان هات و دەریغمان کرد و نەمان کرد نیشان ئەدات کە ئێمە ئینسانگە لە ناسادقێکین. سیاسەتە دروست ئەمەسە ئەو کارەسەوە ئێوە گرتکتانە سەبەر لە ناو یەکێتی نیشتمانی، بەڵام ئێوە ئیشێ بتوانن لە جوز ئەوە بۆ کل بڕۆن، ئێوە ئیشێ بتوانن لە کەمینەوە بەرەو فرە بڕۆن، ئێوە ئیشێ بتوانن هەوێنە ناڕزایەتیەکانە ناوە یەکێتیتان تەبدیل بکەن و گری بدەن بە هەوێنە ناڕزایەتی خەڵکی. بێدەسەڵاتی حتکە حرمەتکردن و کەرامەت ئەسەندنەوە لە ئێوە و بەر نەفرەتە خەڵککەوتن و نەفرەتە دار و دەستەیە حیزبی کەوتن ئەمان کات بە مەلەوانەکەی کونە لە دەستبەربووک. نەڕێی بەرمانەمێنێت و نەڕێ دووە. ئەمە ئەو سیاسەتەی گەرەکە کە ئێوە ئیشی بڕیاری لەسەر بدەن، هەروە کە ئاخێز کوردان ئەم بڕیاری داگە و پێشی وایە دروستە تا بتوانن ناڕزایەتی خۆتان بێکەرامەت بوون و خۆتان ببەستنەوە بەو خەڵکەی کە بێکەرامەت کراوە لە بین لە چاوپێنەکەوتندا، لەوە پەراوێز خستندا، لە بێناوکردندا. ناو بدەنەوە بە خەڵکە خۆتان، دەسە خەڵکە خۆتان بگرن و بەرەو ئەم ڕێگایەی بێنن. ئێمە ئەتوانین زۆر پێشڕەو بین، ئێمە ئەتوانین داڕێژێدە مەتۆدە جەدید بین. کنگرەی ئافریقای جنوبی هەرچی بوو ئێمە مەتۆدە خۆمانمان هەست و سابەتی ئەەکەین ئێمە توانیکمانە و ئیسپاتی ئەەکەین کە ئێمە توانیکمانە بەسەر قەیرانەکانە خۆمانە زاڵ بووین. کەر بۆیە ئەمە دەرفەتێکی زێڕینە کە بتوانین لیاقەت و کیاسەتە خۆمان و لە هەمان کاتدا لە هیچ کوێی مێژووە متمانە نەبووگە. بۆیە پێغەمبەران مەجبورن معجزەکەن. عیسایە مەسیح مردگی زێنگە کردو، بە قەوڵ قورعان لە گاوارە قسەی ئەکرد، وەختێ لە ناوە لەنکا بوو، گولی ساقۆ ئەکردو، معجزاتە خۆی بە 12 حەواریدا کەچی عیسای مەسیحیان گرت و وتیان کە تۆ فۆلس پرۆفەسیت، پێغەمبەرە درۆزنانەی، لە سەلیبیاندا ئەعدامیان کرد. خەڵک هەمیشە بێ متمانە بووگە، خەڵک باوەڕی بە محەممەدە پێغەمبەر ئیسلام نەبوو. 10 ساڵ دعوەتە نهێنی کرد، وەختی خۆی ئاشکار کرد لە مەککە دایەنە بەرە بەرد، حەمزەی مامۆی فریایی کەوت وەگەرنە لێیانەدا. پێتان وانە بێ متمانە هەمیشە لە کۆمەلگا بووگە، سندنە متمانە لە کۆمەلگا زۆر زەحمەتە، دەبێ معجزەکەی، دەبێت لە هەنگاوە ئەمەلیە سابتی بکەی کە تۆ بەڕاستی هاتگی و بەشداریە ئەوان ئەدەی. ئەگەر بەشداریە ئەوان نەدەی کۆمەلگا ناچێ بڕێوە و ئێمە قەیران لەسەر قەیران، قەیران لەسەر قەیرانمان ئەبێت. دەست هەڵگرین لە دروشنگەلێک کە فێرمانیان کردگە تا بمان خەسێنن. امیدوارم لە گردبوونەوە و خڕبوونەوەکانە ناو خۆتانە متەوەجه ئەم ئەمرە بوون. دەستگاه پرۆپاگانداییە، پەیجەکانی یەکێتی پولێک ناینێ، قسەکانیشیان بستێ ئەم قومحتەوای نییە. کاکی یەکێتی تەخریبە ئەخلاقیەکی ئەەکەی تۆ خۆت ئەخلاق لە کۆمەلگانەیش. ئیستە مەسەڵەن بە ئێوە بێژن دیکتاتۆر پێتان بەرەخوا، بێژن پیاوکوش پێتان بەرەخوا، پێتان بەرناخوا، پێتان بێژن جاسووسە دەوڵەتانە منتەقە پێتان بەرەخوا. دەی ئەمە چیم نەمایشە فەریدون عەبدولقادر قومارخانەی دانیاگە و نەزان فڵانە کرد چی دانیاگە و بوو ئەم لەکە گەورە بە داوەنە خۆتان عیب هەست؟ هێزە ئیجتیماعی و کۆمەڵایەتی جوڵاندگە؟ نەیجوڵانگە.
ئێوە خەڵکێکتان لە خەڵکە ئێمە دروست کرد وام خەڵکە بەنج کردیاگە بە هەموو شتێ ئەوەنەی قسەی خراو بیست لە بەرامبەر خراویە بەنج کردیاگە وەختێسی پێشڕەوان قارەمانان سیاسیون کە ئێوەمانان بن یەک بەیزا خۆتان دەربێرن وەختێسی کیاست و ئەزمون خۆتان پیشان بدەن من تکرار یەکەم و ئاخێزە کوردەوار و سەربەخۆ وەختی ئیعلامی کرد ئاغای مەلا بەختیار تحت حمایەتە ئێمەس و ئاخێزە کوردان تەمام قەت حمایەتی لێ ئەکات بژاردەیەکی دروستی متالعە لێکریاک بوو لەسەر تەمامە و پڕۆژانە قسەی ئاخریشم سەبارەت بە مەلا بەختیار بکەم من خوێنەرێکی باشی ڕۆمانی ڕووسیم ڕۆمانم بە تایبەت ڕۆمانە ڕووسیەکان من پێش لەوەی کە نزیک بوومەوە لە کاراکتەرە مەلا بەختیار بارهای بارم شخصمە متالعە کرد من بوو بۆ سوعال مەلا بەختیار بۆ ڕوویگە اتفاقنەوە و تەنیا جێگەیەکە کە من حملەی پێیەکەم ڕوویگەوە بەشە ڕێکخراوە مەدەنیەکانی گرتگە بۆ مەلا بەختیار ناڕوا بێتەوە فەرماندەی یەکەی هەفتە بۆ مەلا بەختیار ناوێتەوە وەزیرە دارایی تا بتوانێ خاز دزی بکە بۆ مەلا بەختیار ناوێتەوە ڕئیسە دەستگاهە ئەمنی ئەڕوات ڕێکخراوە مەدەنیەکانە گرێتە دەسی مێژووی مەلا بەختیار بخوێن و بابزانن داسایۆفسکی بوو بە پێگەی متالعەی فرۆید تەمامە ئەو حاڵەتانەی وا ئینسان لە لەحاظە ڕۆحی ڕەوانی تووشی ئەبوو فرۆید لە ڕۆمانەکانە داسایۆفسکی لە کاراکتەرەکانیا دەریە هاورد بێنە پێش چاوە خۆتان گەنجێ وەکو مەلا بەختیار کە هەڵقوڵاوە پێکهاتەی دنیای مۆدەرنە ئەمڕۆس لە دەهەیە بیستوسی ژیانە خۆیان ئەو خیرەتە بەخۆی ئەدات ڕەهبەریەتە جریان ئینقلابی بکا بەناوە ئاڵای شۆڕش هاوسەنگەرانە کۆنی لە یەکێتیا بیگرن هەتکە حرمەتی بکەن تەهدیدە بە تەجاوزی بکەن پێ بکەنن 19 نەفەر لە ڕەفیقەکانی قەسابیکەن پاشان حەتکە حرمەتێکی زۆر و تۆقاندنە خۆی و ژن و مناڵی مەلا بەختیار بەربانە ئەوانەی کە ئەم کاریانە کردگە نە لە ڕوانگەیە خەڵک و جنایەت کار نین بەڵکو قارەمانن ئەم ئینسانە وجدانە معەزەبێ پێیاکە وەختە پێشنهادە دەسەڵاتی پێدەن ئەم ئینسانە حەدە ئەقل ئەتوانێ وا خۆی قانعکا کە ئەگەر لەگەڵ لەسەر سفرەیەکا دانیشت وا قاتڵان ڕەفیقەکانی دانیشتبن بتوانێ وجدان خۆی مرتاح کات بۆیە فکرەکە بە دروستکردن ڕێکخراوەهای مەدەنی ئەو شتەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە جەنایەت کار بکات بە قارەمان دەرمانی کاوە ئەو تۆڵە بسێنێتەوە کارم بە من یەکەم ڕوانگە غەڵەتە یا دروسە نەخدە من چییە و ڕەخنەی من چییە منێژم من ئەگەر ڕۆمانە مەلا بەختیارم بنووسایە وەکو کاراکتەرە ڕاستکۆلنیکۆف لە ڕۆمانە جنایەت و مکافاتە کە پیرەژنە سوخوەرە یەهودی تەکە خۆشکەکەیە ئەکوژێت پاشان تەنها ڕێگەیە کە لە عەزابە وجدان بۆی ئەمێنێتەوە ئەمەسە ئیعتراف بکات کەنفست بکات تا ڕزگاری بێ بەدەسە ئەم ڕەنجە ئەگەر من ڕۆمانە مەلا بەختیارم بنووسایە حتمما بۆ خاتری ئەوەی کە ڕزگاری بوێت هەمان نەقش و ڕۆڵم پێدا کە ئەڕوا لە ناوە دەیر و کونج و ئەشکەوتە ڕووناکبینیا دانیشێت تا بتوانێت مەڵحەمێک بنێ لەسەر زامە دەروونە خۆی بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئاخێزە کوردان بە خوێندنەوەی بنیادین ئیعلامەکات ئامادەست لە دروستکردن و قبولکردن ڕەهبەریەتە ئەستراتیژیکە شخصی و کەسایەتێک کە متالعەی ئەمیقە ئێمە لەسەر کەسایەتی های جۆرا و جۆرە ناوە یەکێتی نیشتمانی و دەسەڵاتدارە هەرێمە کوردستان ئەتوانێت هەوێنە و پۆتەنسیڵە و کەپەسیتیە بالقوەیە گۆڕانکاریە بنیادین بێت ئەلبەتە کە ئیشانیش کەسکە لە جۆرا و جوروە لە دەوروبەریە ئەلبەتە کە دوژمن بێکاردانانیشێت و بە چفەچفکردنە لە بنێک گوێ یاگەرەکیسی ئەم ڕۆڵەی لێ بسێنێت
من ئەم پەیامم بە ئێوەدا تا ئێوە ڕاڕایی و دوودڵی بنێنە لاوە و بزانن ئەم مەسیرە کەوتە بنە ناوی چه شەکڵیە و بزانن ئەم مەسیرە ئینشەڵڵا ختمە بە خەیر ئەوێ و ئینشەڵڵا ئێمە یەکبار بۆ هەمیشە لە تاریخە ئەبینە هەوێنە گۆڕانکاریەکی بنیادین وا لە دانیشگاکانی دنیا متالعە بکرێ چۆنێتیە دەرچوونە ئێمە لە قەیرانگەرە گەورەیە منتەقەیی ناوخۆیی و پلانگەرێکی یەک لە دوای یەکێکە دوژمنان بۆ ئێمە دروستی دەکەن. دای ئێوە خۆش.